نەوتی هەرێم لە چاوەڕوانی هەناردەکردنەوەدا چی بەسەردێت؟ ئایا گرێکوێرەکەی نەوتی هەرێم دەکرێتەوە؟ دانوستانەکانی هەرێم و بەغدا و کۆمپانیەکان جارێکی دیکە گەڕانەوە خاڵی سەرەتا. گرفت و ناکۆکی و ئاستەنگەکانی بەردەم هەناردەی نەوتی هەرێم چین؟ ساڵێک و 3 مانگە نەوتی هەرێم با بڕیاری دادگای ناوبژیوانی پاریس ڕاگیراوە و ڕێگا نادرێت هەرێم نەوتەکەی بفرۆشێت و لە ڕێگەی بەندەری جەیهانەوە هەناردەی وڵاتان بکرێت. سەرباری ڕازیبوونی هەرێم با ڕادەستکردنی نەوت بە عێراق و فرۆشتنی لە ڕێگای کۆمپانیای سۆمەوە، بەڵام هەتاکو ئێستا دانوسان و کۆبوونەوەکان یەک قەترە نەوتی هەرێمیان پێ هەناردا نەکراوە. هاوکاتی ئەمەش بەغدا لە فشارەکانی بەردەوامە بۆ سەر هەرێم تا فرۆشتی نەوت لە ڕێگای تانکەرەوە ڕابگرێت و داوای داتای پێدانی نەوتیش دەکات بە پاڵاوگە ناوخۆییەکان. لەو کاتەوەی هەناردەی نەوتی هەرێمیش ڕاگیراوە، 3 کوچکەی هەولێر، بەغدا و کۆمپانیا نەوتیەکان سەرقاڵی دانوسان و گفتوگۆ و ڕێککەوتنن. بەڵام سەرجەم دانوسانەکان لەناو بازنەیەکی بەتاڵدا دەسوڕێنەوە بێ ئەوەی هیچ ئەنجامێکی ئەوتۆی هەبێت کە دوایین دانوستانیان کۆبوونەوەکەی پێشجەژن بوو لە بەغدا. خاڵی ناکۆک تێچووی بەرهەمهێنانی نەوتەکەیە کە هەر بەرمیلێک وەک هەرێم و کۆمپانیەکان دەڵێن 24 دۆلاری تێدەچێت. بەپێی قسەی سەرچاوەیەک لە وەزارەتی نەوتی عێراق کە بۆتی واردووەوە، گرێکوێرەی هەناردەی نەوتی هەرێم هەروە ئاسان ناکرێتەوە. ئەو سەرچاوەیە دەڵێت بەغدا داوای هەموارکردنەوەی گرێبەستەکان دەکات، هەرێم و کۆمپانیەکانیش ڕازین بەوە، بەڵام گرفتە گەورەکە تێچووی بەرهەمهێنانی نەوتە بۆ هەر بەرمیلێک کە لە هەرێم 3 هێندەی عێراقی تێدەچێت. هەرچەندە بەغدا ڕازی بووە چەند دۆلارێک زیاتر خەرج بکات بۆ تێچووی بەرهەمهێنانی نەوتی هەرێم، بەڵام ئەوە گرفتەکە چارەسەر ناکات و بڕەکە زۆر کەمە. دەشڵێت ئەو پارەی لە بودجە بۆ کەرتینەوە تەرخان کراوە دەرەچەیەکی باشە، بەڵام بەغدا دەیەوێت لە بەرژەوەندی خۆی لە کەرتینەوەدا بەکاری بهێنێت. سەرچاوەکە دەشڵێت گرفتەکە یاسای نەوت و غازە کە تا ئێستا لە پەرلەمان دەرنەچووە، تا ئەو یاسایەش یەکلایی نەبێتەوە هەناردەی نەوتی هەرێم دەست پێ ناکاتەوە.